ڕێز و خۆشەویستی ئەو ناڕەزایەتیە توندەی کە بۆ یەکەم جارە بەلای کەم ئێمە لە 34 ساڵی ڕابردوو نەماندیوە ئێستا دەبینین کادیری پارتی ئەگەر چی لەسەر پۆستا لەسەر من یعنی هەڵپەرستی خۆیەتی بەڵام دێتە دەنگ قسە دەکا نەک لە ناو کۆنفرانسە ناوخۆیەکانی خۆی بەڵکو دەیباتە ناو سۆسیال میدیا هاوکات دەست دەچێشتەوە و هاوکات ڕسوای حزبەکەی دەکا و تا ئاستی ئەوەی گەیە لە بێتواتە و لە گەرمیان هاوڵی سوستانی بارەگا و ڕێکخراوی خۆیاندایە ئەمە ئەگەر سوستان شتێکی باش نییە بەڵام ئەمە نیشان دەدا مەسعود بارزانی مەسرور بارزانی ئەو باوکەتان مرد کادیری خۆتان بە زەوق خۆتان مامەڵە پێ بکەن ئەمە زۆر ئەوکو گوتم ئەگەرچی هەڵپەرستیە ئەگەرچی یعنی لە خەمی گشتیدان هەیە هەڵوێ سوەر بگرن بەرمونە لەسەر سوپای داگیرکەری تورکیەکە ئەو پەڕی شەرمەزاریە ئێستا لە کوردستان بەهەزگەیاندانایە کە نازانم مەسعود بارزانی بە تەمەنی 78 ساڵی چ دەکات چ دەڵێ دوێنێ کوڕەکەم دەگو بابە یعنی خەڵک خۆپیشاندانی کرد گوتم نا وتی ئەدی مەسعود بارزانی عەلەمەکەی ناخوارێ یعنی عەلەمی دەتوانیت لە مەودوع عەلەمی کوردستان بەرز بکاتەوە وتم ئەرێ وەڵڵا هەزار لە هەزار ئاویدایە یعنی ڕاستە نەگەیشتە ئەو ئاستەی بەڵام ئەوە هەنگاوێکی گرنگە کە پارتی جەماوەری خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێ و دەنگ هەڵ دەبڕێتن و گەمەی پێشان کاتیش من سویەکی ئاب ڕوویدا وتیان سعات یەکەم هەندە بۆڵە بۆڵ دروست بوو جەوهەرنانەق ستەکاکە لەسەر انتخاباتە کادیری خۆت دێتە دەنگ قسە دەکاتن ئەوە برادران هاوڵێسێکی پۆزتیفە کە پارتی حزبەکەی خۆی لێی ناڕازیە ماڵی بارزانی دەستگای پاراستن ئەوانی پێ کۆنتڕۆڵ ناکرێ ئاسی تووڕێیی گەیشتە ئەو ئاستەی کە بڕوا بکەم لیوە محسن کەسایەتێک بووە زۆر شوێن قسەی کردیە هەڵوێستی پۆزتیڤ دەبی باز بکرێنی لە ناو پارتی خەڵکە کە هەیە بەرگەی ئەو هەموو ستەمە ناگری حزبەکەی خۆی بنە ماڵەی بارزانی دەیکاتن ئەمە هەنگاوێکی گرنگە درەنگە بەڵام باشترە لەوەی درێژە بە کۆیلایەتی بدەن و ڕاستە سەدبارەی بکەمەوە لە خەمی گشتیدانە لە پێناوی پۆست ئەوی خۆیتی بەس ئەوانە زۆر گرنگە کە هەروادێ دەست پێ دەکا گەشە دەکا تا دەتەقتەوە بە یەکجاری تا دەتەقتەوە ئەوەی ئەوەها بێت بڵێ بابە حزبەکەی من تەزویرچیە حزبەکەی من ژن بەکاردەینێ حزبەکەی من بە پارە ئیش دەکا حزبەکەی من موعامەرە دەکات ئێبراکەم ئەمە شەرە قسانەمان کردیە کاتێکی خۆش